ئێمە وەکو ڕێکخراوی تسی کە زیاتر لە 10 ساڵە لە هەرێمی کوردستانی شەکەین لە بواری گەشەپێدان و گەشەپێدانی مرۆیی نزیکەی 10 ڕۆژ هەڵساین بە پێشکەشکردنی پرۆژێکی هونەری کە لەلایەن 28 گەنجی کورد لە هەرسێ شارەکانی هەرێمی کوردستان و هەروەها دوو هونەرمەندی ئەڵمانی و هونەرمەندێکی ئوسترالی هەڵساین بە تابلۆکردنی دیواری کۆنکریتی پارێزگاری هەولێر کە وەکو نیشانەی مێژوو گەشەپێدان و پێشکەوتن بۆم شارە پێشکەش بە پارێزگاری هەولێر کراوە. هەستاوین بەکردنەوەی کۆرسی گرافیتی هونەری گرافیتی سەر شەقام کە هونەرە تا ڕادەیەک نوێیە لە هەولێر نەک لە هەولێر باشترێ بڵێن لە کوردستان. ئێمە چەند هونەرمەندێکی ئەڵمانیمان هێناوە لێرە کە کۆرس بکەینەوە ئەو قوتابیانێک کە باشدار بوون لەگەڵمان هەم قوتابی پەیمانگای هونەرە جوانەکان بوون و هەم قوتابی کۆلێژی هونەرە جوانەکان بوون لەگەڵ چەند مامۆستایەکی لۆکاڵ واتە ئەو مامۆستایانەی کە لە پەیمانگای هونەرە جوانەکانن بۆی بتوانین ئەو هونەرە بێنینە ناو کوردستان وەکو پێویست ئیشی پێ بکەین وەکو کاریش کە هەڵمان بژارد دیوارەکانی پارێزگای هەولێر بوو. هەم بتوانین خزمەتێکی بە هەولێر بکەین و هەم بتوانین حەزارەتی هەولێر پیشاندەین. ام فقی دینه بره فقی خو مثلا ام هر مالا گو بره بخو مثلا فقی که سیب بن خوغ بن جیز بن لوپی که مثلا هجیرن دینه بره فرش و فقی بره جو و بره خو گند داری مثلا گنده که نبودن که اوی تازیه جبران فقی وقلا که پلانا دهوی که امیتاتین اویده و کی سیاحی همتین بو گریانه اف منطقه کانی جی نعنی تشتیون خر بر همی خمالیه و کی گیزا و کی باهیوا و کی هجیرت هش کویتر و کی گیزتر و هش یعنی و کی قیسیه و کی گلک تشتی خمالیه یعنی تشتی که جهان جی و خمالیه و طموش یا بیانی خوشتر و ارزانتر جیه. نیگەرانین وەکو هاوڵاتیەیە کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئاو کە سێکتەرێکی ژیانە بەڕاستی فەرامۆش کراوە وەکو پێویست ئەو گەڕەکانی کە لە کەروکایە ئاویان پێ ناگای یان ئەگە پێشیان بگا ئاوەکەی شۆرە بۆیە ئەمە بەڕاستی نیگەرانی لای خەڵک پیا کردووە بۆیە زیاتر هاوڵاتیان ڕۆکەن لە قەستەکان. بۆچی خەڵک دێ لامان سیارەشەوە بە تایبەتی منطقانە ئاویان شۆرە ئاو شۆریش زەرر زۆر بە سیاراگەێنێ دێن لای ئێمە لە غەستەکانی تریش سیاراشۆن ئاوەکەی ئێمە شرینە ئاوەکەش ئەکڕین ڕۆژانە بە تەنگەرچووکە مەتیخانە بۆ ڕێ ئاو شرینی تیانە غەسلی ئێمە سێ جۆرە جۆری یەکەمی سەتحیە تەنها ناوەی دەرەوە جۆری دووەمی ئەچێتە سەر ڕەمپە ژێرەی بە پاکیە شوین ئەگەر هەر چەوریە شتێکە و سارێ لە شوێنێک بۆ چەوریکی داوێ بۆی خایانەکەینەوە جۆری سێمیش حەمامکۆیە کوشنەکانی دەرەکەین هەمووی پاگە شوین دوای وەکو خۆی بۆیە بەستینەوە بێ هیچ نوقسانیە.